پاڵەوانێتێکی تۆپی سەرمێز لە شاری هەولێر بەڕێوە چوو. پاڵەوانێتیەکە لە ژێر چاودێری لیژنەی ئۆلۆمپی عراقلقی هەولێر و بە سەرپەرشتی یەکێتی تۆپی سەرمێزی عراقلقی هەولێر ئەنجامدرا. ئەم پاڵەوانێتیە لە هۆڵیانی ئەکاد عەنکاو بەڕێوە چوو. ماوەی 2 ڕۆژی خایاند. دوایین چالاکیەکێتەکە بوو لە ساڵی 2023 و 52 یاریزان بەشداری تێدا کردبوو بۆ دیاریکردنی باشترینی ساڵ لە سەرجەم تەمەنەکان. باشترینی ساڵی 2023مان هەڵبژار لە هەموو ئاستەکان 7 فی ئەمان کردبەوە. ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم ئینشاڵڵا داهاتوو ساڵی داهاتوو باشتریش دەبین لەم ساڵی ئینشاڵڵا. وەڵێ ئەو ساڵ یەکەممانە لە ئینتیخابات و 3 ساڵمان ماوە ئێستا. ئینشاڵڵا بەرنامەی باشمان هەیە زۆر لەوەی باشتریش کەچی زۆر باش بووین ئەو ساڵ یەکەم ئیتیحادەکانین بەڵام هەر باشتریش دەبین ئینشاڵڵا. لە ئاستی پێشکەوتوان بەکر سەعەدوڵڵا یەکەم بوو. لە ئاستی تەمەنی 2005 بۆ 2008 ئارێز ئاری بۆ پاڵەوان. لە ئاستی 2009 بۆ 2010 محەممەد بەشدار یەکەم بوو. لە ئاستی 2011 بۆ 2012 تەبادانە یەکەم بوو. لە ئاستی سەر و 2013 یونس یەحیا بۆ پاڵەوان. لە کچانیش لە ئاستی 2006 بۆ 2010 فاتمە حازم یەکەم بوو. لە ئاستی 2011 بۆ 2017 مەریەم نینۆس بووە پاڵەوان. کە توانیم پلەی یەکەم لەسەر ئاستی پێشکەوتوان لە شاری هەولێر پلەی یەکەم بەدەستبێنم. بەڕاستی دەستخۆشی لە ئیتیحادی شاری هەولێر دەکەم کە توانیان بەم ئەو وەڵامەتیەدا دروستکەم بۆ ئێمە ئیسفادێکی زۆر باشە بۆ یاریزانەکان. دەستخۆشی لە ڕاهێنانم بەکەم محەممەد سەعەدوڵڵا کە ڕاهێنانی منە زۆر هاوکاری کردوم. ئەم پاڵەوانەی لە سەرتاسەری هەولێر بوو من لە تەمەنی 2009-2010 لە پاڵانی 2009-2010 بەشداریم کرد توانیم ئاستی یەکەم بەدەستبێنم. هیوادارم بەس ئەم بتوڵە نەبێت بتوڵەی خارجیش ئینشاڵڵا پلەی یەکەم بەدەستبێنم. دوای کۆتایی هاتنی پاڵەوانێتیەکە خەڵات بەسەر ناوبژوانان و ڕاگەیاندکاران و یاریزانانی خاوەن پلەی یەکەم تاوەکو چوارەمی هەر ئاستێک دابەشکرا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.